دوای 5 وڵاتی دیکەی ئەوروپا کۆمپانیای غازپرۆمی رووسی غازی لە لاتیڤیاش بڕی و بە پێشەلکاری مەرجەکانی ڕاکێشانی غاز تۆمەتباری دەکات. دوای هەریەک لە پۆڵەندا و بولگاریا و فنلەندا و هۆڵندا و دانیمارک کارەتیان کردەوە غاز بە ڕۆبڵ بکڕن. غازپرۆمی رووسی لە ڕۆژی شەمەوە لاتیڤیای دراوسێشی خستە نێو لیستی سزاکانیەوە و پێدانی غازی بە وڵاتەش ڕاگرت. بە پێی ڕاگەنراوێک کۆمپانیای غازپرۆمی رووسی فرۆشی خۆی بە کۆمپانیای شێڵ ئێنەرژی لە ئەڵمانیا ڕاگرت. بەڵام تا ئێستا هۆکارانەی ئاشکرا نەکردووە کە گوایە لاتیڤیا پێشێلی کردوون و بەو هۆیەوە هەناردەی غازی بۆ ئەو وڵاتە ڕاگرتووە. ئەم هەنگاوی غازپرۆم دوایەوە دێت کە ڕۆژی ڕابردوو کۆمپانیای لاتیڤیا غازی تایبەت بە وزە ڕایگەاند غاز لە رووسیا دەکڕێت و بەهاکێشی بە یۆرۆ دەدات نەک بە ڕۆبڵ. لای خۆیەوە کۆمپانیای لاتیڤیا غاز ڕۆژی ڕابردوو ڕایگەاند کە ئەو غاز لە رووسیا دەکڕێت نەک لە کۆمپانیای غازپرۆم بە بێەوەی ناوی ئەو لایەنە بێنێت کە غازی پێدەدات. مانگی سێ واتاداری ئەم ساڵ ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا وە گەورەترین بەرهەمهێنی غازی سروشتی لە جیهاندا ڕایگەاند پێویستە وڵاتانی نادۆستن بەهای غازی گواستراوی رووسیا بۆ وڵاتەکان بە ڕۆبڵ بدەن. کۆمیسیۆنی ئەوروپاش هۆشداری دا لەوەی وڵاتانی بەکارهێنەری غازی سروشتی رووسیا بچنە ژێر باری خواستەکەی سەرۆکی رووسیا و هانی کۆمپانیەکانی وڵاتانی ئەوروپای دا لە پێدانی بەهای غازی کردرا و بەو دراوە بدەن کە لەگەڵ غازپرۆم لەسەری ڕێکەوتن کە بە زۆری دۆلار یان یۆرۆیە. ئەم هەنگاوانەی رووسیا لە دوای ئاڵۆزبوونی زیاتری پەیوەندیەکانی رووسیا و ئەوروپا بەهۆی قەیرانی ئۆکرانیا و سزادانی مۆسکۆ لەلایەن یەکێتیەکەوە دێت. لەو کاتەوە رووسیا بە پلەبەندی کەمکردنەوەی غازی سروشتی بۆ ئەوروپا دەست پێ کردووە. کۆتاییەکانی هەفتەی ڕابردووش غازپرۆم بە پاساوی چاکردنەوە بە هەمان شێو هەناردەی خۆی لە ڕێبۆری نۆرد ستریم ڕاگرت. وڵاتانی یەکێتی ئەوروپاش هەوڵی دابینکردنی پێداویستیەکانی خۆی لە غازی سروشتی بۆ وەرزی زستان دەدەن.